بەڵێ دووبارە سڵاف لە هەوە بن بینەران بەردەوامی لەسەر پێشکەشکردنا بەرنامە بەیانیت باش کوردستان مژارە دوێژ بەرنامە بەیانیت باش کوردستان زۆر مەحموود سەرپەرشتیارێ دەواازەیە نێودەوڵەتیە باشماخ لە ستۆدیۆ دیگەلمەدایە بەلێ کاک ئەزوەر سپێدە باش و بخێراتی بۆ بەرنامە بەیانیت باش کوردستان سەرەتا دەمانوێت ئاماری ئەو گەشتیارانی کە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە لە ساڵی ڕابردوودا بۆمان ئاشکرا بکەین. بڵێ هەر وەک خۆتان ئاگادارن کە مەرزی نێودەوڵەتی باشماخ جێگەی بایەخە بە تایبەتی جێگەی بایەخە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئەو دەواازەیە چۆنەڵی ئاوێنەنمای حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەو گەشتیارانەی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن لە دیوی ئێران بۆیە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە گەشتیاران هاتچۆ دەکەن و لەلایەن بنکەی نیشتنگی باشماخەوە هەموو ئیش و کارەکانیان بۆ ڕێک دەخرێت. بە پێی ئامارێک کە ئێمە لامانە هاتنی گەشتیار 386,472 کەس هاتوونەتە هەرێمی کوردستان. ڕۆشتنی گەشتیار لە هەرێمەوە بۆ دیوی ئێران 388 کەس و 593 کەس کە ئەمە چوونەتە دیوی ئێران. بۆیە هاتوچۆی گەشتیاران بە تایبەتی لە مۆسمی بەهارانە زیاد دەکا و مۆسیمەکانی کە بەهۆی بەفر و سەرماوانە ڕێژەکە کەمترە بێتەوە بەو شێوە. بەڵێ باسی پرسی هاوردە و هەناردەکردن بکەین لە ساڵی 2015دا چ شتێکی زۆر گرنگ هاوردەی دەرەوە کراوە و چی بڵێن هێنراوەتە هەرێمی کوردستان زۆر گرنگ دیارترینیان. بەڵێ تەبعەن ئەوانەی کە ئێمە ئێنەرینە دەرەوە زیاتر پێستەیە پێستەی ئاژەڵ کە ئێنەرینە دەرەوە و لەگەڵ هەزار لۆغان کە گەدەی حیوانە ئێنێرنە ئێران و لە ئێرانیش ئەچێتە هێندستان بەکارێنن بۆ تەلی عملیات کە کاتێ کەسێک عملیات دەکرێت بۆی بێتەوە بە چۆنەڵی ببێتەوە بە گۆشت جسمە زیاتر وانەی کە مێنێرن دەرەوە ئەوانەیە. ئەی هاوردەکردن زیاتر جگەرەیە و هەموو کەلوپەلەکانی کە ئەوانی کە پێویست بێ و میوەهاتە و پێینی کیمیا و هەموو ئەو پێداویستانی کە هەرێم پێویستێتی دێتە ئێ. باشە ئەو شتانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە لەوێ هیچ لیژنەیەک هەیە مەسەرەن لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کوالیتیەوە ئەو کەلوپەلانە پشکنینیان بۆ بکرێتن بۆی بە خۆراکیەکەیان بزانرێت ئینجا مەسەرەن بێنێت هەرێمی کوردستانەوە. ئێمە یەکەی پشکنینی خۆراکمان هەیە کە سەر بە وەزارەتی سەحەیە هەموو ئەو موادە خواردەمەنانی کە داغڵە بن پشکنینی وردیان بۆ کرێ و تاقیگەی تایبەتمان هەلێ بە تاقیگە پشکنی تای بۆ کرێ و ئەگەر ئەو موادانە نەشیاو بوو بۆ خواردن ئەوە بە لیژنەیەک لەلایەنە پێندارەکان فەرمانگە تایبەتەکانی ناو باشماق لەناو دەبرێت. وەگەرە زانرا مواسەفاتی عێراقی نییە چکە ئێمە پێی مواسەفاتی عێراقی کارەکەین مواسەفاتی عێراقی نەبوو ئەو کەلوپەلانە و خواردەمەنیانە ئەجێڕێتە بۆ وڵاتی ئێران. باشە ئەو ئۆتۆمبیلانەی کە لە ئێرانەوە دێن چ پشکنینێکیان بۆ کرێتن تایبەتی من کاتێک بیرمە مەسەن جاریشان سەردانی دەواازەی باشماخم کرد جیازیشان دانا بوو ئەو ئۆتۆمبیلان ئەو کاتە لە ئەنفلۆنزای باڵندە بوو یان بەراز بوو باش بیرم نایەت مەسەن هینی دەرمانیشیان پیا ڕشت ستا مەسەن ئەو شتانە هەر بەردەوامی هەیە لەوێ. لە ڕابردووە وێزگەی ئەو پڕژێن هەبوو لە مەرزی باشماخ کە بە پێی زەرورەتی ئەو قۆناغە دانرا بوو لەبەرەوەی ئەو کاتەوەکو جەنابەت باسکرد نەخۆشی بڵاو بوو بەڵام لە ئێستاە ئەو وێزگەیە نەماوە چکە هیچ نەخۆشیێکی کوشندە لە دیوی ئێران نییە تا ئێمە بیکەین و لە هەر حاڵەتێکی ئاوا هەموو لایەنە پەیوەنددارەکانی تەندروستی ئاگاداریان کردنەوە بەر حاڵتێکی وا هەبێ ئەتوانین دایبنین. بەڵێ با پرسیاری ئەوەش بکەین کە کەسێک دێتە سنووری هەرێمی کوردستان چ پشکنینێکی بۆ ئەکرێ پشکنی تەندروستی دەبزان تەندروستی باشە هیچ نەخۆشێکی نیە. ئەوە لە ڕابردووە تیمی پشکنینی پزیشکی هەبووە لە سەر سنوور چکا خۆتان نەزانن هەموو خاڵە سنوورەکان گرنگی و تایبەتمەندی خۆی و هیچی لە مەتار کەمتر نیە ئەو پشکنێنایکە لە مەتار ئەکرێ حەق بوو لە مەرزی نێودەوڵەتی باشماخش بکرێ بەڵام جێگەی داخە تا ئێستا ئەوە نییە هەرچەنەمە پێشنیارمان کردووە کە تیمێکی پشکنینی پزیشکی دابدرێ بۆی هاوڵاتیانی کە دێنە ئەوێ
پشکنینی بۆ ئەنجام بدرێ ئەگەر هیچ نەخۆشیی نەبێت ڕێگەی پێبین داغڵ بێەوە ئەگەر نەخۆشی شەبێ بیجێڕینەوە. باش کاگە زۆر باسی ئەوە کرا ئەو گەشتیارانی لە ئێرانەوە دێن بۆ هەرێمی کوردستان بڕێک پارەیان لێوەرگیرێت کە بڕەکەی 25,000 دینارە. ئەو بڕیارە لە کێکەوە جێبەجێکرا یاخود کەی جێبەجێکراوە؟ بەڵێ پێشتر حکوومەتی هەرێم بڕیارێکی دابوو کە هەموو هاوڵاتێکی ئێرانی لە ساڵێکە بۆی هەیە 4 جار داغڵی هەرێمی کوردستان بێت. دیارە هۆکاری زۆر بووەوەی کە قەرارە دراوێکی لە هۆکارانە هۆکاری تەندروستی بووە یەکی لە هۆکارانە بەڕاستی کەمی دەستی کاری خۆماڵی و زۆری دەستی کاری دەرەوە کە لە سلێمانی دەوروبەر و هەرێم بە عامیش و خاڵێکی کەش پەیوەند بووە بە لایەنی ئەمنیەوە کە پێویستە ئێمە حدودەکان کۆنتڕۆڵکەین و نێڵین چۆنەڵێ هیچ کەسێکی تیرۆر یا تیرۆریست بێتە ناو هەرێمی کوردستان. خاڵێکی کە ئەوەی بەڕاستی زۆر لەو گەشتیارانە کە جێگەی داخە مەوادی هۆشبەر بەکارهێنن کە ئەوەش بەڕاستی دیاردەیەکە بێ ئێمە بنەبڕیکەین لەسەر حدود نەیهێڵین. بۆیە لە ئێستادا ئەو بڕیارە بۆ 4 جارەکە کە داغڵ بێت لە ساڵەکە ئیلغا بووتەوە. قەرارێکی تازە لە حکوومەتی هەرێم هاتووە کە هەموو گەشتیاریشی ئێرانی کاتێ داغڵی هەرێمی کوردستانە بێت بڕی 25,000 لێوەردەگیرەوە ئەو 25,000 بە وەسڵە بێ وەچێتەوە خەزێنە و ئەچێتەوە وەزارەتی دارایی. باش فەرموشە سیارەکە لە بەرامبەرەوەی کە کەسێک دێتە هەرێمی کوردستان 25,000 لێوەرەگیرێت ئەی کەسێکە چێتە دەروی هەرێمی کوردستان چۆنە پارەی لێوەرەگیرێت؟ ئەوەی کاچێتە دەروی هەرێمی کوردستان تەنها پارەی ڤیزەکەیە کە ڤیزە لێدا و ئەڕوا جگە لەوش ئەگە سایری شخصی خۆی بەرێت تامین کۆمپانیاک بۆ یەکە 250 دلارە تامینەوەکو شەریکەی تامینە بۆ یەکەن لەوە زیاتر نییە. باشە کاک ئەزوار شتێکی کە هەیە مەسەرەن لە دەواازەی باشماخ هاوڵاتیان گلەی ئەوەکەن کە کاتێک سەردانی وڵاتی ئێران بکەن بە دوو تەکسی ئەبێ دوو تەکسی بە معنی بە بیان با تا لای چێک ئاوتەکە اینجا بچێتە مەسەلەن ئەو دیوە ینی ئەگەر چی بڕێک پارەشی لێوەرەگرن پارەکە زۆر کەمە بەڵام خۆتە زانی مەسەرەن کەسێک گەشتیار بێت کۆمەڵێک جانتایی لەگەڵای و جانتاکان لەو تەکسی هەڵگرێبی خاتەوە تەکسی تۆزێک ینی بۆی گەشتیار ئەو ڕێکارێکی ناخۆشە چیتان کردو بۆی یاخود چی دەکەم بۆی ئەمە نەمێنێت. لە سەرەتای دەست بەکاربوونی من لە مەرزی نێودەوڵەتی باشماخ ئەو دیاردەیەمان دراسە کرد لە ناو مەرزی باشماخ تەقەن ناو مەرزی باشماخ هێڵی ڕسمینی بڵێمە هێڵێکی ڕسمیە و بێت تەکسی کاری تیابکە خۆتان نەزانن لە مەتاڕەکانی شاوایە و لە هەموو دنیاوە لە بەتایبەتی لە خاڵە سنوورەکانە پاس دابین کراوە زار دارای پاسی دابین کردووە بۆی گەشتیار بەبێ بەرامبەر بجوێزێتەوە تا ئەو شوێنەیە چ چێگەکات و شەکانی تەواوەکە وەگەڕێتەوە. ئێستا ئێمە ئەو دیاردەی ڕاستە تەکسی هەرەیە بەڵام من پاسمان دابین کردووە پاسمان دابین کردووە هەم بۆ گەشتیاری عێراقی هەم بۆ گەشتیاری ئێرانی بەبێ جیاوازی هاتوویان پێەکە. باشە ئەوە تا ینی تا ناو سنووری ئێران دەیبات یاخود لە چێک ئاوتە تا سەر پردەکە کە چێتە ئەودی و ئێران. باشە چێکردن. باشە شتێکی کە هەیە مەسەلەن گلەی ئەوەکەن بەشێک لە دەواازەکە گڵە یاخود هەندێک جار قەرەباڵغیوانن لە دەواازەکە دروستە ئێوە مثلا چۆن دەتوانن ئەو پارەیە کە حکوومەت بڕیاری داوە لە گەشتیارەکان وەری بگرێتەوە جاریچکە بۆ دەواازەکە خەرجی بکەنەوە بۆ ئیشکارەکانی دەواازە دەواازەی نێودەوڵەتی باشماخ جادشتەکەی هەموو قیرە گڵی نییە وڵی گڵە بەڵام لە ئێستا ئیش ئەکرێ بەهۆی بەفروباران و ڕاگیراوە بجی تاوەش دابین کراوە بۆ بە دووسایدکردنی دەواازەی باشماخ هەتا پێنجێن و لێش و تا سلێمانی ئێستا کاری لەسەرەکەن بەڵام ئەو جادەی کە ڕاست جادەکە خۆش نییە بەڵام قیرە وەکو ئەوەش کە وەکو داهاتە خۆی بەڕاستی لە ڕابردووە ئەوواژ لەسەرەوە بکرایە داهاتی خاڵی سنووری باشماق کە بەپێی قراری پەرلەمانی پێشوش و تاکو ئێستاژ قرارە بەردەوامە ڕێژەیە دیاری کراوە لەو داهاتی کە ساڵانە هەیە بتوانن دیاری بکەن بۆ ئەوی کە سەرف بکرێت بۆ ناوچەکە و بۆ مەرزەکە و بۆ ئاودانکردنەوەی دیاتەکانی بەڵام جێگی داخەوە تا ئێستا نەکراوە. باشە زۆر جار مەسەلەن گەشتیاران شتێککە هەیە مەسەلەن لە نازام ئێستا هەیە یان لە بەڵام لە پێشووتردا ئەوە نەبوو گەراجێک بۆ نمونەک گەشتیارێک لە هەرێمی کوردستانەوە دەوێت بچێت بۆ ئێران بە ئۆتۆمبیلەکەی خۆی بێ بۆ سەر سنوور لەوێ گەراجێک هەبێتن لەو گەراجە پارکی بکات
لە بەرامبەر ئەوەش مەسەڵەن بڕێک پارەی لێوەربگیری هەم ئەوەش جاریشیە داهاتە بێ بۆ حکوومەت تا چەند بیرتان لەوە کردووە کە گەراجمان دیاری کردووە بۆ گەراجەکە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هە لە ناو داخلی مەرزەکە ئەوە لە هەموو مەتار و لە هەموو خاڵە سنوورەکان هەیە شتێکی زەروریشە کە گەشتار بتوانێت هاتە حدود ئەگەر ئۆتۆمبیلەکەی نەبا بۆ دەرەوە لا ئێمە دابنێت تا ئەگەڕێتەوە بە ئامانەت ئەوە کاری لەسەرەکەی نیشەڵام بەڵێ باسی داهاتی ساڵانە بکەین داهاتی ساڵانەتان چۆن کۆ ئەکرێتەوە دواتر کە کۆ ئەکرێتەوە چۆن دابەشی ئەەکەن کی سودمەند دەبێت هەموو ئەو داهاتانی کە وەرەگیرێ لە ڕێگەی بەڕێوەبەراتی گومرکی باشماخۆ وەرەگیرێ بە وەسڵی سیحەوە ئەلف و دواتر تەسلیم بە بانقەکرەوە لە ڕێگەی بانقەوە ئەدرێ بە وەزارەتی دارایی بەڵێ ئێوە بۆتان نییە لەو پارەیە هیچ شتێک بۆمان نییە ئەی پەیوەندیتان لەگەڵ خاڵە سنوورەکانی سنووری پێم چۆنە بەڵێ طبعا سنووری ئێمە مەرزێکی نێودەوڵەتیە و بەڕەسمی لەگەڵ هەموو مەرزەکانی ترکە سێ مەرزی تری نێودەوڵەتی هەیە پەیوەندیمان هەیە بۆ هەموو کێشە و گیرگرفتەکان تا ئێمە چەند جار قسەمان لەسەر کردووە کە یاسا و ڕێساکان یەک بخێنە چکە لەوانەیە هەنێ جیاوازی هەبێ لە بینی کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگایەکی تر ئێمە تەنها لەگەڵ مەرزی سەیرانبن لەبەر ئەوەی کە بەڕێز دکتۆر ئاسۆ لە هەوڵێکی زۆردایە بۆ کردنەوەی و دەست پێشخەریکی باشی کردووە لەگەڵ عێراقا قسەی کردووە پێچێ بەم زوانە بکرێتەوە و ئێمە پەیوەندی و هەمانجی تەواومان هەیە بۆ کردنەوەی مەرزی سەیرانبن چکە ئەویش دەواازەیەکی گرنگ و پڕبایەخە بێ بۆ ناوچەکە بۆ هەرێمی کوردستان باشە بابینەوە سەر 25,000ەکەی کە لە گەشتیاران وەرەگیرێت کاگە زۆر ئەنی پێتان وانە ئەمە کاریگەری دەکاتە سەر گەشتیاران یاخود ئەو 360,000ی کە زیاتر لە 6,000 کە جەنابەت باست کرد هاتوونەتە هەرێمی کوردستان و پێتان وانە ئەو ژمارەیە کەمترە دڵنای ئەو قەرارەی پێشتریش ینی کاریگەری هەبوو کاڵێ هاوڵاتی ئێرانی بە تایبەتی 4 جار بۆی هەیە لە ساڵێکا داخل بە کاریگەری خۆی هەبووە و لە دەرەنجامی و کاریگەری و گلەی ئێرانەکانەوە لەوانێ حکوومەتی هەرێم دانیش بە جاری چکە چۆنەڵی لێکۆڵنێ لەو بڕیارە بکەوە بتوانێت بڕارێکی باشتر و چاکتر با بۆی کە ڕێگە کراوەتر بێ بۆی کە ئێرانی بێتە هەرێمی کوردستان بەڵام قەناعەتی من ئەو بڕە زۆرە شتێکی باشە بەڵام زۆرە باشە شتێکی کە هەیە لە دەواازە سنووریەکان مەسەلاەن چەند کۆمپانیایەک هەڵدەسن بە ڕایکردنی کەلوپەلی ئەو کۆمپانیانەی کە شت مەسەلاەن لە دەرەوەی وڵاتەیان نە هەرێمی کوردستان پێم وایە کۆمپانیایەک لە دەواازەی باشماخێ بەڵام کێشەیەکی نازانم چی کاری ئەو کۆمپانیەکە ناوی چیە؟ کۆمپانیای نەوزادە بۆ ئەو کۆڵبەرەکان نەکاتن کاری کۆڵبەرەکە کۆمپانیای نەوزاد بەڵێ یعنی چۆن کاری کۆڵبەری چۆنەکە ڕای ینی ئیشوکاری ئەو کۆمپانیانەی کە شتومەک لە دەرەوەی هەرێمی کوردستانوێنن لە ناو دەواازەکان ئەوان ڕایەکەن مناگام لە شتیوانی لە ئێمە شتیوانی چکە ئێمە هەر کۆمپانیا کارەکە مۆڵەتی ڕسمی هەیە و ئیشەکەشی دیاری کراوە و خۆی مباشر ئەو شتانە لە ڕێگەی بازرگانەکان و فان و تەنسیقانە ئیخراج گومرچی لێ کارەکانیان بۆکەن بۆ شێ زۆر جارەوترێت لە دەواازەی سنووری باشما خەوانەیە کاتێک کە ئۆتۆمبیلێک ماوەدێکی ماوە بەسەرچووی پێەیە خواردنێکی ماوە بەسەرچووی پێەیە ڕەفز دەکرێت دواتر ئەوان هەوڵەدەن لە سنوورەکانی تری هەرێمی کوردستانەوە بێنە ناوە ئەمە تا چەند ڕاستە تا چەند تەنسیقتان هەیە لەگەڵ سنوورەکانی تری هەرێمی کوردستان وڵا بە دڵنیای ئەوە ڕاستە ئێمە ئەوانەی کە ڕەفسیەکەین بەڵام ئەوانەی بە تایبەتی کە مواسەفاتی عێراقی نییە یعنی شەر نییە موادەکەی خراپێ یەکێ لە خەلەکانی ئێمە ئەوەیە یەکێ لە گرفتەکانی بازرگانەکان ئەوەیە کە ئێمە لە 100% یاسا جێبەجێکەین و تعریفەی گومرکی عێراقی جێبەجێەکەین یەکێ لەوانە ئەوەیە بۆ نمونە ئەگەر ڕۆنێک بێت شەریکەیەکی معروفیش بێ لە ئەوروپاش بێت دێتە لای ئێمە ئەم شەریکەیە لە سەد لە ڕۆنەکە نووسێتی بۆ 2 ساڵ بەکاردێ بەڵام بەپی مواسەفاتی عێراقی لە ئێمە ئەبێ ساڵێ بێ لەبەرەوە نایڵن داغڵ بێت لەبەرەوە نییە کە موادەکەی خراپە لەبەر ئەوەیە کە مواسەفات عێراقینەوە بەڕێی من ئەمە پێویستە پێداچوونەی پێدا بکەین چونکە موادەکە باش بێ حەق نییە بیجێڕیتەوە ڕاستە ئەوانە بەشێکی لە سنووری لاوەچەکانەوە داغڵە بێت باش کاگە زۆر مەسەلاەن شت هەبوو ئێوە ڕەفستان کردوێتەوە لەسەر ئەو ڕێکەوتەی کە لە سەری دانراوە مەسەلاەن
مواصفاتی عێراقی ساڵێکە 2 ساڵ دانراوە دوایەوە کراوە بە ساڵێک جاریچکە هاتبێتەوە مەرزەکە. ئێمە پێشتر بازرگانەکان ئەوترێت بە مواسەفاتانە، ینی بە هەموو بازرگانێ بە هەموو کۆمپانیایەک لە باشماغ ئەوترێت بە مواسەفاتان ئەتوان ئەم کەلوپەلانە بێنن و زۆر بازرگانی خۆی کەم تەرخەمە ژنان پێشۆخت پیان ئەڵێن بە مواسەفاتە بێن هیچ کێشەیەکتان نییە خۆیان کەم تەرخەمە. باسی کردنەوەی مەرزی سەیران کرد کارەکانی بەکوێ گەشت دواتر کە کرایەوە و بەردەوام بوو چه سوودێک دەگەنێت؟ وەڵا بەتاکید بەپێی ئەو قەرارێکە هەیە لە ماوایە بێشەڵا بکرێتەوە چکموی من ئاگادارم هەم بەڕێبەری تایبەتگی بۆ دانراوە و هەموو دام و دەستگاکانی بۆ دانراوە و ئێمەش هاوکاریانین بەتاکید کاریگەریی باش شێبێ هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی چکە سنووری سەیرانبەن بەسراوەوە بەبانەوە و جادەکە ئەوێ باشتر و چاکترە لەوەی کە لە ڕێگەی مەریوان سنە لەبەرەوە ڕێگەی مریوان سنە هەم یەکسایدەم پێچاو پێچلۆف و جادەکەی زۆر باش نییە لەبەرەوە تەسەورەکەم جوڵێکی باشی تیاابێت. قەرباڵقش کەمەکاتەوە لای ئێمە لەوانێ ئەو لۆدەی لە سەرمانە کەمی بکاتەوە. بەڵێ کاک ئەزوەر مەحموود سەرپەرشتیاری دەرازینکە نێودەوڵەتیە باشماخ دگەلمەدا بووی گەلەک سپاس.